مامۆستا کەسێکی تر ئەپرسێ لە فەیسبوک کۆمنتێکی نووسیوە ئەڵێ خی پەروەردگار لەسەر خەڵکەکانی نووسیوە کە قەتل بکەن نووسراوە لەسەری کاتێک کە قەتلەکە بۆچی تاوانبار ببێ لە کاتێکدا خوا نووسێت لەسەری هەڵبەتە ئەم پرسیارە بە شێوازێکی تر کراوە بەڵام بۆی زیاتر بۆ ئەم بەڕێزە ڕوون ببێتەوە وەڵامیان بدەنەوە لەسەری نووسیوە قەتل بکە بەڵێ بۆچی ئەبێت تاوانباریش بێت بەڵێ کە قەتلەکە ئەکات تووشی ئەو قەتلا بێت کە خوا نووسیوێتی لەسەری بۆچی لێپرسینەوەی لەگەڵ ئەکرێ و سزا ئەدرێ و تۆڵەی لێسەنرێتەوە زۆر باش ئەو کەسە کە ئەم ڕخنەیە دەگرێت دەڵێم زەحمە نەبێ کوڕەکەتم بۆ بێنە با من بیکوژم دوایش هەمان قسەی تۆ دەکەم خوا لەسەر نووسیوە نە تۆ ڕخنەم لێ بگرە گلەیم لێ بکە نە تۆڵەشم لێ بسەنیتەوە بمکوژیت و داواش کە خوای گەورە عقوبەم نەدا کە خوا لەسەر نووسیوە ئەڵێ چی ئەڵێ نەوەڵا ئەشت کوژمەوە داواش لەو خوای دەکەم بتخاتە جەهەنەمەوە واناڵێ بەڵێ کەواتە ڕخنە لە شتێک دەگرێت کە خۆی ئیشی پێ ناکات کە تووشی تەناقوض دەبن ئەو جۆرە کەسانە خوای گەورە هەموو شتێکی زانی هەموو شتێکی نووسی و ماناوە نیە خوای گەورە زۆری لێ دەکات ئەگەر وا بزانن خوا زۆریان لێ دەکات و کەواتە نابێ گلەییان لێ بکرێ دەڵم باشە کە من هاتم کوڕەکەی تۆم کوشت گلەیم لێمە کە بڵێ خوا نووسی بووی لەسرت گلەیم لێ دەکات نایکە کە پێی بڵم کاکە تۆ بۆ گلەیم لێ دەکەی خوا لەسەر نووسی بوو قبوڵیەتی ئەو باوکە بەڵام مامۆستام قسەیە زۆر ئەکرێت ئەو باوکە قبوڵیەتی قبوڵی نییە بەڵام ئەکرێم قسەیە زۆر جا ئەوترێ ئەمە قەزا و قەدەرە یعنی کابرا کە جەریمەیەکی کردووە دێ ئەڵێ بۆ ئەتیڕەڵێ قەزا و قەدەر مانای قەزا و قەدەر ئەوە نییە ئینسانەکان لە لۆمە و ئەگەر واوترا چی بڵێت وەڵامی ئەم کەسە چی بێت وەڵامی ئەم کەسە دەڵێن خوای گەورە نووسیوێتی لە قەزا و قەدەر نووسیوێتی بەڵام بۆ تۆ نەهاتووە بێی تاوان بکەیت و زوڵم بکەیت و دەست درێژی بکەیت بیان و بە قەزا و قەدەرەوە بگریت خۆ تۆ نەدەزانی لە قەزا و قەدەر شتیوان نووسراوە تۆ دەچی خەڵک دەکوژی خوای گەورە حرامی کردووە لەسەر قەتل بکەی یان نا باڵێ بێگومان کەواتە تەواو تۆ شتێک خوای گەورە لێی قەدەغە کردوی نابێ بیکەی تۆ شتێکت کردووە کە خوا فەرموویەتی مەیکە بۆیە مستحقی عقوبەی خوای و مستحقی عقوبەی دنیاییش قصاص و تۆڵەسەنەوە